سڵاو بەڕێزان، پاشەوەی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بڕیاری دا وشەی پەیوەندی لە ناوی حیزبەکەی بکاتەوە لە حوزەیرانی ساڵی 1970 دا لە شاری سنێ ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران بڕیاری دا خۆی بە بزوتنەوەیەکی نوێ بناسێنێت و بزوتنەوەی ئیسلامی ڕاگەیەنرا و مەلا عوسمان عەبدولعەزیزیش کرایە ڕابەری گشتی بزوتنەوەکە. ئەوانیش لەژێر کاریگەری شۆڕشی ئیسلامی ئێران و جیهادی ئەفغانیدا دەستیان بەکاری سیاسی و چەکداری کرد. بەڵام ئەم بزوتنەوەیە لە ڕووی پێگاتەی ناوخۆییەوە تا ڕادەیەکی زۆر ناجۆر بوو بەوەی کە دامەزرێنانی ئەم بزوتنەوەیە لە یەک قوتابخانەی فکریەوە نەهاتبوون و بنەمایەکی پەروەردەیی و ڕێکخراوەیی پێشوەختیان نەبوو و زۆربەی سەرکردەکانیشان پیاوانی ئاینی و مەلا بوون و پێشتر سەرقاڵی پەروەردە و زانستی ئاینەکان بوون و تێکەڵ بە ژیانی سیاسی نەبوو بوون و لەو بوارەدا کەم ئەزمون بوون و لە ڕووی استراتیژی سیاسی و دیبلۆماسیشەوە شارەزایەکی کەمیان هەبووە. ئەمانەش هەموو دەبنە هۆکاری کردبوون و دروستبوونی باڵی جیاواز و ململانەی فکری و عەقائیدی و لێرەشەوە دەرگا بەڕووی ئێران و نێرانی بزوتنەوە تاکرێتەوە بۆ دەزوەردان لە کاروباری ناوخۆیی و حیزبە و لاوازی دەکات. بزوتنەوەی ئیسلامیش بۆ ڕزگاربوون لەم خەیرانانە لە ساڵی 1990 دا بڕیار دەدات لەگەڵ بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی یەک بگرن و لە ئەنجامدا بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی پێک دێنن. بەڕێزان، ئەوەی مەبەستمانە لەم بارەیەوە پرسین ئەوەیە کە ئایا لە ڕووی مێژووییەوە بزوتنەوەی ئیسلامی وەک حیزبێکی ئیسلامی و سیاسی دروستکرا یاخود هاتە سەر میراتی حازری حیزبێکی دیکە کە پەیوەندی ئیسلامی بوو؟ ئەم حیزبە بۆ لە ئێران ڕاگەیەنرا و ئێران بۆچی دەستی وەردای ئەم حیزبە؟ داوارڕەوەکانی باڵی ڕێفۆن و خوازی ناو بزوتنەوە چی بوون و ململایە نێوخۆیەکانی بزوتنەوە تا چەند مۆرچی پاوانخوازی و دەسەڵاتگەری پێوە بوو؟ بەشداربوونی بزوتنەوە لە شەڕی ناوخۆ و جەنگەکانی ساڵی 1993دا لەگەڵ یەکێتی نیشتمانی لەسەر چی بوو؟ ڕۆڵی نێوانگیری و ئاشتەوایی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی لە لایەنەوە لە شەڕەکاندا چەند کاریگەری هەبوو؟ بزوتنەوەی ئیسلامی و ڕاپەڕینی ئیسلامی لەسەر چ بنەمایەکیان گرت؟ بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە و تێگەیشتنی زیاتر لە بارودۆخی ناو بزوتنەوەی ئیسلامی لەو ڕۆژگارەدا و ئاکامی ئەم بزوتنەوەیە لە ئەڵقەی دومی بەرنامەکەدا بەردەوامی لەگەڵ بەڕێز مامۆستا شێخ محەممەد بەرزنجی پێشەوای کۆمەڵی ئیسلامی بۆ قسەکردن لەسەر ئەم تەورەیە. مامۆستا گیان دیسانەوە بە خێراتنی گەرم دەکەین بۆ بەرنامەکە. مامۆستا گیان وەک لە پێشەکیەکە گوێت لێ بوو، ئێوە لە ساڵی 1970دا بڕیاریان کە ئیدی وشەی پەیوەندی لە ناوی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بکەنەوە و بەتەنها وەک بزوتنەوەی ئیسلامی بیهێڵنەوە. هۆکاری لابردنی ئەو ناوە چی بوو؟ دواتر بزوتنەوەی ئیسلامی بۆچی لە ئێران ڕاگەیەنرا؟ لاقەتە وەکو جەنابەت بازێ فەرمایشت کرد، طبعا ئەوە هەموویان ئەگەر وەخت بواە دیرا پێویستی بە شەرح و هەمووی شەرحەکەین جوابدانەوەی هەبوو. بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی تا ساڵی 1970 بەردەوام بوو، بەو ناوە مەشهور بوو. بەڵام دوایی زوڵمێکرا لە منطقەی هەڵەبجە لەلایەن ڕژێمەوە، خەڵقێکی هەتا منطقەیە لە مەحەلەیە لە هەڵەبجە زوڵمێکی زۆری لێکرا، مەحەلەی کانی عاشقانیان پێوت. مامۆسایانی هەڵەبجە ڕەحمەتی خۆیان لێبێ وانیان کە وەفاتیان کرد و وانیشان کە ماوەن خۆی تەعالا تەمەنیان درێژکە، هەر مەشهور بوون مامۆسایانی هەڵەبجە بە ئەهلی جد و جدیەت و بە ئەهلی شەهامەت و لە تاریخیانە نەچوونەتە ژێرباری زوڵمی ساڵمان، چ لە مستەوای دەوڵەتە چ لە مستەوای منطقە. جا ئەو زوڵمە کرا لە شاری هەڵەبجەی شەهید و هەروەها منطقەی خورما و تاسی ساقی گرتۆ خەڵقێکی زۆر هیجرەتیان کرد بارە و کوردستانی ڕۆژهەڵات، یا بڵێ ڕۆژهەڵاتی کوردستان. قسمێکیان لە خەتی باوەجانی و جوانڕۆ داخڵ بوون، قسمێکیان لە منطقەی شاخی هەورامانەوە ڕوو بە مەریوان ڕوو بە دزڵی و مەریوان هاتن. ئێمەش لەو کاتە الحەمدوللا تا ڕادەیە خۆمان متەمەسیک ناو خۆمانە متەماسیک بووین و تۆڵ بووین و دەسەڵاتێکمان پەیدا کرد بوو و لای حکوومەتێک کە ئێمە میوانی بووین قەدر و ڕێزێکمان هەبوو، هەموو لایەنە کوردستانیەکان هەبوویان، ئێمەش هەبوومان، هاتین بەدەمیانەوە بالفعل تەشریفیان کە هات، ئێمەش حەزمان نەکردکەوە ئەوانیش کە شەخسیاتن و عولەمان و موسەقفی زۆریان لەگەڵا بوو، عەشایریان لەگەڵا بوو هاتن، پێمان چاک نەبوو ئەوان حیزبێکی تر دروستکەن، بەجگەلەوە کە پێش ئەوە بێن قسمێکیان هەر لەگەڵ ئێمە ناحیە عەمەلی هەبوون لە داخڵا. مەسەلایەکی وەکو مامۆستا شێخ سەرگەتی کە ئەو کاتا هەڵ ئەو کاتە تەنزیمی خۆمان بوو، مەسەلا مەلا عەبدولوهابمان هەبوو، مەلا فڵانمان هەبوو، مەلا سەید نورەدینمان هەبوو، زۆرمان هەبوو لە هەڵەبجە، هەروەها
مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی و مامۆستا مەلا عومەر و مەلا ئەحمەدی کاکە مەحموود و ڕەحمەتی خوایان لێبێ ئەمانەش ئێمە هەر لە باو باپیرمان و دۆسایەتیمان هەبووە لەگەڵیانە باو باپیرمان لەگەڵ باو باپیرانە خۆیشان لەگەڵ شخصی منە محەبەت و دۆسایەت و صدق و سەداقەتێکی چاک لە بینوانە هەبوو کە تەشریفیان ها ئێمەش ئەبێ ڕعایەتی هەموو شت بکەین طبعا دوای چەند دانیشتنێک قەرارماندا کە هەموو بە یەک و ئیشکەین ئەوان حیزبێکی مستەقیل نەبن و ئێمە حیزبێکی مستەقیل هەموو بە یەک و ئیشکەین ئیتر جوانێ ئێمە بڵێن بۆ فاسیلانە وەرن ئێوە ئیلتحاقتان بە ئێمەوە کردووە ئەوان جوانێ بە ئێوە بڵێن وڵا ئێوە بێنە ناو ئێمە چونکە هیچ تاوان دروست نەبوو بوون کاکە هەموو با بە یەک و ئەم حرەکەی ئیسلامیە بین بەڕەوە چیشتان پێخۆشە لە ئیجراء دەیکەی طبعا ئەوان بەتەمەن لە جەنابەت گەورەتر بوون بەڵێ مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی بەڵێ گەورەتر بوون بەڵام ئەمەندە محەبەت و سیقە یەک هەبوو ئیتر باوەڕ فەرمونون من مەمنونیان بوو زۆر بەو محەبەت و لفەی لە کۆنەوە هەبوومان عەلاقە عەرزت بکەم پاشان لەسەر ئەوە ڕێکەوتین کە هەموو لامان یەک حیزب بین دوو حیزب دروست ناکەین ئەو حیزبە پێشۆکە هەیە ئەمیش بێ با هەموو بە یەکۆ بین بەڵام پێیان چاک بوو کەلمەی حرەکە ڕابطە الئیسلامیە الکوردستانیە بکرێت بە حرەکە الئیسلامیە کوردستانیە ڕابطەکە لابێن تەمان لەبەر دوو شت یەکێکیان بۆ مختصری یەکێکیان تەمان ئەوانش حەزیانە کردکەوە ئەو بێنەی لێنەیە کە ئەوان هاتون تابیعی ئێمە بن یانە خۆ باسی ئەوە نەکرا بەڵام زایرەی لەوەیە چێ ئێمە بەلامانەوە تەبیعی بچووکەی مسڵمان بەلایە مهم نییە من پێم سپاسی خواکەم و شکری خواکەم و هەر کەسێ من قبولکە بە برا بچووکی خۆی قەیچێکە بالفعل کە تەشریفیان قەرارمان کرد کە بە یەکۆبین ئەوجامێش مامۆستا شێخ لەتیف ڕەحمەتی خوای لێبێ نۆمان بوو کاتە بوو بۆ مرشید عام عەرزی ئەوم کردوتم تۆ مامۆستا مەلا عوسمان ڕێژیسپیە و عالمێکی چاکیشە و محبوبە و محتەرەمە و حەقی هەیە ئەو هین بێت مرشدی عام بێ زۆر باشە مش حەزەکەم ئەویز ماشەڵڵا متواضع بوو زۆر بەلایەجێی خۆی بوو وەڵام مامۆستا مەلا عوسمانمان بڵێن وەکو ڕابەری گشتی اختیار کرد و تەمان کادری متەقەدیمان کۆ کردەوە لە هەردوو لامان و مامۆستا مەلا عومەری برای بوو بە مەسوولی مالیە مامۆستا مەلا عەلی برای بوو بە مەسوولی عەسکەری مەلا عەلی بیارە مەسوول عەسکەری بوو وتم ئەویش وازی لێ هێنە بۆ ئەو مهندی زەحمەتێکمان هەبوو مەسوولی ئومەری بڵێ مەسوولی مالیە بوو دارایی ئەویش وازی لێ هێنە بۆ مامۆستا مەلا عومەر و واقعان زۆر برایەتێکی خۆش لە بینمانە هەبوو ئیتر لەوە حرەکەی ڕابطەی ئیسلامی بوو بە حرەکەی ئیسلامی یانە کەلیمەیەکمان لێ لابر بوو چیتیانە هیچیان نیە اختصارە وەکوی سەکانێ بازی حیزب هەیە ئەسڵەن هەر حرفەکا بە کەلیمەکان کەلیمەکەشەکا بە حرف ها ئێستا بۆ نمونە مؤتەمەری هێن بوو وەتەنی هەبووین ئەحمەد چەلەبی ناوی INC جا لەبەرەوە ئەو بەلا مشتێکی تەبیعی بوو جا دوای ئەوە بگەمە سەر نوقتەکانی تر ئێمە مامۆستا مەلا سدیق هەیە برای چوارهەمی ئەو هینانەیە مامۆستا مەلا عومەر برا گەورە بوو مامۆستا مەلا عوسمان دووهەم بوو مامۆستا مەلا عەلی سێ مامۆستا مەلا سدیق چوارەم برایان بوو مامۆستا مەلا سدیق کاتی خۆی بەشی خەتی دووی ئیخوانی تەشکیل کرد بوو مامۆستا سەلاحی خوڵما خەتی یەکەم ئەم خەتی دوو دوایی مامۆستا مەلا سدیق لە حەفتا و لە 94 کردی بە نەهزە بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی ڕاپەڕین کردی بە نەهزە تاکەی هەتا 92 مامۆستا مەلا عوسمان لە 97 تەشریفی چوە ماڵی چوت هێن چووە هەولێر مامۆستا مەلا عەلی برای بوو بە ڕابەر ئەم جاکە مامۆستا مەلا عەلی بوو بە ڕابەر مامۆستا سدیقش برای ئەو بوو هەردوو ئیقتراح کرا نەهزە و حرەکەی ئیسلامی بابن بە یەکێ بۆ دوان بن مادام ڕەهبەری هەردوو لایەن بران ڕابەری ئەم لا مامۆستا مەلا عەلی ڕەحمەتی خوای لێبێ ڕابەری بزوتنەوەی ئیسلامی ڕابەری نەهزەی ڕاپەڕێنیش مامۆستا سدیق برای باوکو دایکین باشە مامۆستا بەر لەو یەکگرتنە با باسی بارودۆخی ناوخۆ و بارودۆخی پەیوەندی دەرەکیەکانی بزوتنەوەی ئیسلامی بکەین هەندێک لە سەرکردەکانی بزوتنەوە لەو بڕواایەدا بوون کە ئێران بە تەواوی دەستی وەردا بووی ئەم حیزبە واتە دەستی وەردا بووە کاروباری ناوخۆی بزوتنەوەی ئیسلامی
مامۆستا محەممەد بەرزجی لەبارەیەوە چیڵێ تۆ چەند ئاگاداری ئەو پەیوەندیانە بووی ئایا ئەم دەزوەردانە دەزوەردانێکی شەرعی و ئاینی بوو یاخود دەزوەردانێکی سیخوڕی و سیاسی بوو باوەڕ فەرمونون من خەبەرم لەوە نییە باوەڕش بەشتیوان ناکەم چونکە بۆ کاتێکەوە ئەم ئەحزابە کوردستانیانە لەلایەنی بەرابەری عێراق هەموو وەستا بووین ئێرانیش لەگەل حکوومەتی مەرکزی بەغا ئەو حاڵەتە لە بینیانە هەموو کەس زانەیە چ مەسەحەتێکی تایە بۆ ئێران ئەو کارە بکە هیچ تیانە هیچ مەسەحەتێکی تیانێ بۆ ئەو بەڵکو ئێران من ئەو قەدەرێک کاتێکە حتا بە دلیلی ئەوە کاتێک کۆنگرەی حرەکەی یەکبوون بوو بزوتنەوە یەکبوون ئەوە بوو قسمێ دەرنەچوون بۆ لە بۆ سەرکردایەتی یەکبوونەکە بوو بە چەند بوون بوو بە چەند بوونێک ئێران زۆری هەوڵیانە هاتن لە ئێران و مەسوولی باڵا باڵایانە هات کەوا وحدەتی خۆمان پارێزین چەند شخصیاتیانە هاتن وەسیەتیانە کرد بۆ ئەوانەی کە سەبەبی ئەم تەهینەن بێتاقەتیەن کە هەچۆنێ بۆ حتا آخر مەرحەلە لە تاران داوەتیان کردین بۆ تاران لەوێ دەوری 2 هەفتە زیاتر قسەیان لەگەڵاکردین بۆ ئەوەی یەک بین تەفرەقە نەکەوێتە بینمان بەڵامی تشتەکە وای بە ئیرادی خواوای لێ هاومانەوە من تەسەور ناکەم قەت ئەوەی کە کەسێ ئەم قسەیەکە یا ناشارەزایە ڕەجبەن بالغەی قسەیەکە یام خەیر من خەبەرم لێ نییەوە ئەوەی ئەم قسەیەکە هەندێک بەڵگەی لە بەردەسایەکی لەو بەڵگانە ئەوەیە کە ئەگەر پەیوەندی بزنەوەی ئیسلامی بە ئێرانەوە پەیوەندیەکی سیاسی و هەواڵگری نەبووە بۆچی بزنەوەی ئیسلامی لە قۆناغێک لە قۆناغی کاری سیاسی خۆیان 6 پێشمەرگەی حیزبی دیموکرات تەسلیمی ئێرانەکە و لە سێدارە ئەدرێت هەرێگە ڕابی دەشتیوای نەکردووە من لە بەرنامەی ڕوودا و مێژووی پێشوو لە مامۆستا عەلی باپیرم پرسی ئەوتی ڕاستە ئەمە ڕوویاوە نەیتوانی خەڵکی ڕابیتە نەیکردەوە بزوتنەوەی ئیسلامی ئیسلامی عەرز دەکەم ئەوەش لە احتیمالی هەیە شتیوە ئەگەر ببێ شەخص کردوێتی وەکو قیادە ئاگای لەسەر ئەساسی حیزبەکە نەبوو نەخێنەوە وەڵڵا شتیوانە لەوانەیە ئەگەر کرابێ ئەگەر وابێ حتمما ئەوە کاری شخصە باشە وەکو شخص وەکو کەسێتی مامۆستا محەممەد بەرزجی هیچ پەیوەندیەکی تایبەتی لەگەڵ ئێرانە هەبووە من زۆر احترام هەبوو لە بەڵام پەیوەندی من عادەتم نەبووە هەرگیز بچووکی کەسکەم یعنی بچووکی خارجی وڵاتی خۆم بکەم بۆ بە دلیلەوە کە من چوومە ئێران ناڵم ئیمام خۆمێنی وتی خانووان بۆ داناوی لە شیمالی ئێرانە و من خانووی ئەوم ناوێ ئەو ماوەی کە من لە ئێرانە بووم قەناعەتت هەبێ وەکو ئینسانێک بەسیط ژیاو هیچ منەتێکی ئێران قبول نەکردووە بەس احترام بووە باشە کەوایە ئەزانی احترامەکرێ من بووە بۆ نمونە ئەمە لەگەڵ چەند مەسوولێکی ئێرانیە سەفەرێکمان کرد بۆ خارج لەم هەموو ڕائایەت وڵا بوون کە چوار هاواپەیما بووین تیارە بووین دەستیان مناقەشەی مەسەبم لەگەڵاکەن وتم من ئامادە مناقەشە بکەم لە قەزی مەسەبە بەڵام ئیسایمە واین لە ئاسمانە واین لە فەزا من یەک دەلیلم گەرەکە کە لە ئاسمان و هاتوێتە خوارەوێنە ئاەتی قورئان بۆ هەچی قسەی خۆمە ئاەتان بۆ ێنمەوە ئێوەش بۆ هەچی قسەی خۆتانە ئاەتم بۆ بێنەوە قسەی ڕێوایەتوانە ناخوالای من باش لەبەرەوە تەنازلم نەکردووە باشە کەواتە ئەو پرسیارە سەر هەڵەیە ئەوترێت بۆچی مامۆستا محەممەد بەرزجی وەک زانایشی ئاینی وە کەسایەتێکی سونی بۆچی ئەبێتە ئەندامی مەکتەبی سیاسی ئەنجومەنی شۆڕشی ئیسلامی عێراق ئەوە ضرورەت بوو ئەجا چوو ئەنجومەنی مەجلیسی عەلایانێ ضرورەتێک ئەو مەجلیسە حیزب نەبوو بەڵکو وەکو جەبهەیە وابوو بۆ معارەزەی عێراقی ئەمجا یەکەم وەکو جەبهەیە وابوو ئەمە یەک دوو بە بۆنەی ئەوە من ئەمتوانی هەر کوردێک لە هەر حیزبێکا ببێ کۆمەکی پێ بکەم بە بۆنی ئەوە چونکو یەک ئێران ستادێکیان دروست کرد بوو نوێنە ڕێی جمهور و ڕابەر و وەزارەتەکان ئەو ستادە لە ڕێ ئەو ستاد و هەر ئیشێک و بایە لای حکومەتی ئێران ئەبووە مەراجعە کردای خۆش شخصن بۆ نەبوو لە پێ قانونی ئێرانە مراجعەی هیچ کەسێکی بۆ هیچ کەسێ جا لەبەرەوە ئەو ئەوشە ماوەیە بوو سەرکردایەتی بزوتنەوە چەند ئەم ئیشەی توان پەسەند کردیانی چەند پیان خۆش بوو کە تۆ ویتە ئەنجام طبعاً ئەگەر قەرار نەبوایە نەما کرد ئەبێ ئەوان تەکلیفم لێ بکەن جا لەبەرەوەی وەکو چەترێەوە وەکو جەبهەیەوە بوو
سبۆ نمونە دو ئەخیرا هەموو ئەو مەجلیسە نەماکومە منحەسیر بوو لە ماڵی حەکیم ئیتر حیزبی داوە دەی دەرچوو منەظەمی عەمەلی ئیسلامی لێی دەرچوو ئێمەی کوردیش لێی دەرچوین حەتا شێخ حەمە خالیش لێ بوو ئەگەر خەبەرە دەبێ ئەدهەمی بەرازای هەبوو وەکو جەبهەیە وا بوو ئەوە لەوانە باشە پەیوەندی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی بە حیزبی داوای عێراقی وەچی بوو دۆسایەتی بەس مەرحەبا فەردێ نەبوو لەوە باشە بابێنە سەر پەیوەندیەکانی بەڕێز مامۆستا شێخ محەممەد بەرزنجی لەگەڵ جەلال تاڵەبانی دەوترێت لە کاتی ئاشتی لەگەڵ مام جەلال دەوترێت لە کاتی ئاشتی و لە کاتی شەڕ و لە بارودۆخی نەشەڕنە ئاشتیە و لە هەموو بارودۆخەکانە پەیوەندیشی تایبەتی شێخ محەممەد بەرزنجی هەبوو لەگەڵ جەلال تاڵەبانیە ئەم پەیوەندیە لەسەر چ بنەمایەک بوو پەیوەندی دۆستایەتی بوو تۆ ئەو دۆکو سەرکردەیەشی سیاسی کورسیر کردو یاخود ئەمە جۆرێک ژێر بە ژێر و نهێنی هەبوو لە ژێرەوە من شتەکەم مەکشوف بووە بەڵام متوانم بڵم لە چۆ دەستی پێکرد چۆن دەستی پێکرد کاتی خۆی من کە لە نوێ بوو نەوێ هەر عالمێکی کوردستانی ڕۆژهەڵات لە دەستی ساواکی ئێران و ئیتلاعاتی ئێران ڕای کردایە ماڵی ئەمە هات چوو کەژێ لە بینی مەریوان و نەوێ هەبوو ئەو کەژەی کە لە بینە هەیە هەمووی بە سەعاتی ئەبڕا مجموعەیە مەلا لە ترسی تەلاعات و ساواکی ئێران ڕایان کرد لەو دیوە هاتنە ماڵی ئێمە ئەیجامی چیان لێ بکەم ئەبێ بیان کەم دایان مەسرێنم بە مەلایی یەکێ لەوانە خوا لێی خۆش بێ بکردم بە ناوی شانەیەنم باشە لەوانەیە بۆی سایان باش نەبێ هەرێکی کام کرد بە مەلای دێ بەڵام وت و جا نەبنۆ لێم هەتا ئاخر مەلاتان دامەسرێنم با هەموو بە یەکۆ بین شەش حەو مەلا بوون وەختی خۆی لە تەنزیمی کوردایەتی ئێرانە ئیشیان کرد بوو کەش بوو لە حیزبی دیمۆکراتە خۆلاسە جا کە منیش بووم بە پەنابۆیان منش هەر لە بەیرادی خەوارەکەوت و هەر لە گەنجما خەڵک سیقەی پێم بوو احترامیان نەگرتم قسەیان وەرەگرتم لەم دیۆ هەرێکیکانم ئەکرد بە مەلای شوێنە وتم جارە پەلەمەکەن تا ئاخر مەلاتان عاقبەت گەیشتینە منتەقەی گەڵاڵی ئالان و حاصڵ و ئەوانە نازام جەناو شارەزایانە چوینە حاصڵ میوانی ئەحماغە ڕەشیاغا بووین شەو خوا لێی خۆش بێ پیاوێکی زۆر محتەرەم بوو لەوێ مەلاکانمە هەموو لەگەڵا بوو بەیرادەی خوا ئێمە لە خوارەوە شوێنی دوو دیوەخانیان هەبوو یەکێ لە سەر و یەکێ لە خوارەوە ئەوەی خوارەوە بۆ دەزۆشتی ئێمە مەلا هەمیشە خواخواوانە لە ئاو نزیک بین بەڵێ لە خوارە خەوت بووین دەمە بەیان نوێژمان کرد و ئەحماقا هاتە خوارە وتی یاخوا بە خێر نێن وەخوا پێوپلتان شەڕ بوو وەکو دۆسایەتی وەکو جافایەتی وتم بۆچی وتی وەڵات جەلال تاڵەبانی بە 600 پێشمەرگۆ هاتۆتە مەنتەقەکەمان دەوێت منتەقەی چێکە وتی وەخە لەسەر و دانیشتون جا چ زەرەوەیەکیە وتی آخر وەختی خۆی شەڕ بوو لەسەرم ئاوی شارە زورە عەبدولوەهاب بوتروشی ئامیر هێزی خەبات بوو ئامانیش لە سلێمانی و هاتن شەڕ بوو ئێمە متهەمین بەوە کە یارمەتی هینمان دابێ عەبدولوەهابمان دابێ ئەمەش حەزم ناکە نەشریکەم شڵا بەس تازە وتوم بەڵێ توان چاکیکەن بەڵێ وەلاسە منیش وتم خوا گەورەیە باجار ئەچینە سەر بۆ لای بۆ دیوەخانی سەر و چین بۆ لای جەلای مام جەلال وڵاتم وەڵام مام جەلال تۆ باشە بۆ ڕێکەوتووە بەختێ باشە هەیە لەما هاتۆ بەدەم تۆ میسالێکی کوردی هەیە ئەو من نەگەڕاوە وڵایەتی دەستمان کرد بە قسەی خۆش و بخوا ناگە بەگەر بە خێراتی کردین و منیش ئیتر دەستمان کرد بە شەفاعەت بۆ ئەو گەڵاڵیانە کە ئەمانە کورد پەروەرن و چونکە ئەوان بۆ شاخۆن و بە کوردیان نەزان و ئێوەش سمەدە لە ئێوەش تێبگەن ئێوەشیان هەر خۆشەوی و خلاصە تکامان بۆ کردن مام جەلال احترامی کردن خوا هەڵناگرێ لەو کاتۆ ئێمە بووین بە ئاشنا لەو کاتۆ تقریبا لەوانەیە بڵێم 68 یا 67 یا 68 بوو ئالەوا بوو ئەرز دەکەم ئەمە
بوو بە مەرحەبایی ئیتر دوای مام جەلال ئەمن ئوسلوب وانە حەز هجوم ناکەمە سەر کەس بۆ چونکو بەلامەوە ئینسان هەمیشە بە کەلیمەی طەیبە ئەتوانی خەڵک بۆ ئیرشادی بێ ئیرشادیکەی بۆ بسڵح بێ سڵحی بکەیت ئەمما ئیتر وا ڕێەکە و هەر شەڕێکیش کە لە بینی ئێمەوە یەکێتی شمانیا دروستە بوو حرەکەی ئیسلام یەکێت شمێ نە قیادەی ئێمە ئاگای لێبوو نە قیادەی ئەوان دیارە لە خوارەوە تونڕەوی هەردوو لا دروستیانەکەی یا تونڕەوی یەکێتی یا تونڕەوی حرەکەی ئیسلامی دواتر باسی شەڕەکانەکەین ئەمە ئێستا و پرسیارە بکەم مامۆستاجان بۆچی بزنەوەی ئیسلامی بەشداری نەکرد لە بەری کوردستانی و نەچۆن بەری کوردستانیەوە وەڵاهی بە حەقیقەت من یەکێ بوو لەو کەسانەی کە خوا لێی خۆشی مامۆستا لە عوسمان و مامۆستا لە عەلی شەر پیان خۆش بوو کە چینە بەرەی کوردستانیەوە تۆش پێ خۆش بوو بەڵام ئەرە وەڵا بەڵام لە حەقەتا ئێمە هەر لە ئوسوس و ئەساس وایە حەزمان کردووە بەس بە ئەکسەریەتی سەرکردایەتی شتکەین ئێستا بۆ نمونە حتا ئیسەکانێ کە ئێمە بووین بە ئۆپۆزیسیۆن تەنها شخصی من بڵێ پێم خۆش بوو بێ یا پێم ناخۆش بوو بە کۆی دەنگ ئەوەتان کرد بە کۆی دەنگ ئەکسەریەتەکە وا بوو ئەو کاتە سەرکردایەتی ئەکسەریت ڕێیان وا بوو نەچینە جەبهەوە ئەوە ئەساسەکە ئەوەیە باش ئێوە نەقدی حیزب عیلمانی و نەتەوەیەکانتانە کرد لەو ڕۆژگارەیە ئەوان بە هەموو خراپی و بە هەموو ناکۆکیەکانی خۆیان توانیان بەرەیەکی کوردستانی دروستکەن ئێوە تا ئێستاش نەتانتوانی بەرەیەکی قوارەیەکی ئیسلامی دروستکەن وڵای ئەوە جێگەی ئەسەفە ڕاست باشە کەواتە بابچین بۆ ساڵی 1993 و هۆکاری سەرهەڵدانی شەڕ و جەنگەکان لە نێوان بزنەوەی ئیسلامی و یەکێتی نیشتیمانیە ئەوەندەی مامۆستا بەرزنجی لە بیری مابێت هۆکاری سەرەکی سەرهەڵدانی ئەو شەڕانە لە پای چی بوو بۆچی بزوتنەوە ئیسلامیەکانیش وەکو حرەکە عیلمانیەکان وەکو حیزبە عیلمانیەکانیش دەستیان سوور بوو بە خوێنی کورد و بەشدار بوون لەو شەڕە نەخوازراوەیە وڵی جەنابێشت و هەموو کوردێکی دڵسۆزی حەقوێش ئەوە دەزانێ کە بزوتنەوەی ئیسلامی علەما قیادەیە کرد علەما هەمیشە ملح البەلد بوون دائما ئەهلی سەلاح و ئیسلاح بوون عالمی دینی ئەوەندە حەزی لە سیلم و سەلاح هەیە قەت حەزی لە حەرب و فەساد نەبووە بەڵام تەسەور ئێمە ناڵێن ناتوانین بڵێن بەخوا بیخەینە خەتا بکەین بە هین تەرەفی دووهەم بڵێن هەویش هەر جوان نییە بڵێ تەرەفی دووهەم خەتای هەبوو تەرەفی ئێوە بێ خەتا بوون نابێ اینجا نابێ ئێمە بەراعەت نەبوو ئەوان بڵێن نەبوو خۆشمان بڵێن نە ئیتیهامی خۆشمان کرد ئیتیهامی بڵێن چی ئەبە بڵێن دائما ئەکسەری ئەم کوردستانەی ئێمە کە تووشی ئەم مەسائلانە بووە دائما کادری مراهیقی سیاسی یا ئینسانی طبقەیەکی تر شتەکە ئەخولقێنێ وإلا ئەسی قیادە من قەناعەت من نییە بۆ قیادەیە کە ئیدعای سیاست کە سیاسەتێکی ئیسلامی چ سیاسەتێکی نەتەوایەتی ناوسەگەل ببەخشە پشوویە وەرەگرین و دواتر درێژە بە قسەکانمان پشوویەک و ئەگرێنەوە بەلاتەن بەڕێزن